بەنای خۆی بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت دروست لە بازاڕی لەنگەی شاری هەولێرم لە بەشێک لە دوکاندارەکان بم جۆرە کاڵاکان جلوبەرگەکان بە نرخێکی هەرزان دەفرۆشرێت هەڕازی بۆ دەکرێت داشکانی بۆ دەکرێت بەڵام دەبینین کەم مشتری هەیە یان کەم خەڵک هەیە بیکڕێت بەشێکی دێت تەنها سەیری دەکا من جا دەسمە لای بەشێک لە هاوڵاتیان و کاسبکاران لیان دەپرسم دۆخی بازار چۆنە لەگەڵ دواکەوتنی موچە لەگەڵ پێنەدانی موچە و ئایا کاتێک کە موچە لە کات و ساتی خۆیدا دێ دۆخی بازار چۆن دەبێ و کاسبکاران لەو بارەیەوە چی دەڵێن ئەمانە و کۆمەڵێک پرسیار دەبارەی دۆخی بازار من لە بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم بێکەوە بیسەر و بینەر دەبین لەگەڵمانە ئەگە دوو ماسێ ماش پێ کۆ بێتن باشترە قسەگە ماشێک دوو مانگزارێک سێ مانگزارێک ماشێک بێتن لەوانەیە کابرا قەردی کردی بەس بە قەردەکەی ڕابگە بە هیچکەرانەکە باعد لە بەغدایەدی موچەت لە بەغدایەدی نەفتت لە بەغدایەدی بنزین لە بەغدایەدی دار و بەر لە بەغدایەدی ناوێن لێ نایە حکومڕانی هەتووەگەن موچە نەدرێت سەیاق تەکچێک ئیشی نابێت دوکاندارێک بازاری نابێت ڕسک فرۆشێک ناتوانێت ڕسکانی سافکە هەمووی ڕەبتە بە مەعاشەوە کە مەعاش نەبوو بێگومان هەم ئیشەک ڕادەوەستی من ئەو خاکەی بستێک لەو خاکە جوانە نایدەم بازار بێگانە ئەگەر ببی بە پۆڵە دنیا بکەی بە کۆڵە ئەبێ برزی لە خۆڵە والله بازار هەمیشە زعیفە پارە نییە لە بۆی پارە نییە بێ پارەی نییە پارە هەبێ بازار نییە پارە نەبێ بازار نابێ ئەو پارێش هەموو موچێ پەیوەندی بە موچۆ سەتا ممکنە سی کوردستان هەموو لەسەر موچێکەوە کاسب کارمایە کا فەلاحمایە کا زوتیارمایە کا مەرداڵی ماوە هەمووی موچە هەرچی موچەش ئەوەیە وەزەکەی دەبینی دانیشتی مشتری نییە وەڵا نییە وەڵام مشتری کووە چێ پارت پێ نەبێت تۆ دێ دەکڕی ناوەڵام مشتری نییە و شکر لە بۆ خوای شکر لە بۆ خوا خوامان هەیە بەسە لۆ موچە نییە ساک دەزانی پێویست ناکە لە من بپرسی هەموو خەڵکیان دەزانی من بۆ بن بڵم بۆ نییە ئێ نییە بەغدا نانێری هەرێمیش دەڵێ نیمە ئەدی ئەویش دەڵێ نیمە دەڵێ هیچم نییە و هیچ بکەنێ خوا دەوڵەمەندیان کە باوەڕ دەکەی کە پارە نەبی والله حیزاب بڵێم من ئاگام لێ نییە لە ژیفانی تۆ نییە بزەتی پارەت هەیەیان نییە دەڵێ نیمە باوەڕ دەکەی حکوومەتەشی گەورە پارەی نەبی بەڵێ کە نەیبی داهاتی نییە چ بکە نەفتەکەی فەقیرەوە بەتانکەران فرۆشی چ بکە هەرەوەندەیە ئادی بەتانکەرەش بەشی چەند کەسی بکە چەند کەسێک سوودمەند دەبینێت زعیفە زعیفە والله برێم سەگەر لەبەر مەعاش شتی زعیف یەگەنا زعیفە برێم زعیف نییە بەسە الحەمدولله باشە کە موچە دوا دەکەوێت بەو شێوازە بازار چۆڵی پێوە دیار دەبێ یان کڕیار نابێت چکە بەشێک لەو خەڵکی بێرەشدا تێپەر دەبێ عەرەبن ڕاستە زۆربەی عەرەبن ڕاستە هەروەڵا کە موچە تاخیر دەبێتن بازارەکە ڕوو لە کزی دەکات چکە خەرک پارەکەی پێ نامینێ بازارەکە ڕوو لە کزی دەکاتەوە زیاتر بازارەکەبی بۆی حەرەبانەوەیە ئەگەنا هەرێ وڵات موچە تاخیربی بازارەکە زایف دەبی زۆریش سەکرارێکی عربتان بۆ بەخوا هەرێ وەڵە ئەرە وڵ هەمووی عەرەبە ئەرە وڵی کوردەکانی فەقیرانە چ بکەنەوانیش کە پارە نەبی موچە نەبی وەنیە ئەوانیش ناعقیان نییە هەروڵە چامان لە عەرەبانە بەس لە تۆ بپرسم ئەو شتانەی کە زۆر گرنگ نەبی جەنابەت بۆ ماڵەوە نایکڕی ڕاست دەکەی وایە ئێوە ئەگە کوردەکان ئێگە پارە نەبی ئەگە زۆر زۆر شتێک زەرور نەبی نایکڕی ئەو هەیە بەخۆی چەندە کاتێک کە با بڵێم ئەو ڕۆژانەی کە دەگەڕێ و بۆ ماڵ داهاتێکی باشت کۆ کردیتەوە ئەو ڕۆژانەی کە داهاتێکی باشت کۆ نەکردیتەوە چەندە کاریگەری دەرونی هەیە لەسەرت ئەو ڕۆژانەی کە داهاتت باشە ئەو ڕۆژانەی کە داهاتت خراپ وڵا کاریگەری دەرونیە کەچی ئەو ڕۆژانێک کە داهاتت باشە ئەو شتانێکە پێداویستێتانی بەبێ خەمی بیکڕی و پارەت پێ و بەس ئەو کاتێک کە بازار نییە داهاتەکەت کەمە ناتانێ شتانە پێداویستەکانی خۆت بە زوانی دابین بکەیت ئەوەیە لە ماڵ تووشی کێشە نابی بەقاڵی بە قورعان بەنسبەتە خۆم ناوڵە لە خوای بە زیادبی بە زۆر مارێ بەرێ وڵە زۆر مارێ تووشی کێشە و دەمەقاڵی دەبی بۆی بێپارەویان دەێ ئەو شتەی بینە ئەو شتەی بینە ئەو شتەی بینە یەکابرا دەستی نەچ بکاتن بەشێک لە خەڵکی پەنا بۆ قەرزکردن نابن زۆریش بەرەوەڵای پەنا لەو قەرزیش دەبێت فەقیرانە مەعاشەکەش کە دێتن لەوانەیە بەس
قەرزەکەی پێ بدەنەوە هەرەوەندە هیچکیان پێ ناکری ئەگە دوو مەعاش سێ مەعاش پێ کۆ بێتن باشترە بەسەگە مەعاشێک دوو مانگ زارێک سێ مانگ زارێک مەعاشێک بێتن لەوانەیە کابرا قەردی کردی بەس بە قەردەکەی ڕابگە بە هیچ کەڕا نەگات لە کێوە بازار بۆ جۆرەیە بەخوای تقریبا وڵی برێم سێ چار ڕۆژە بڕک زەعیف بووە برێم زۆر زەعیفە زۆر زەعیف نییە ڕاستی بە سێ چار ڕۆژە زۆر زەعیفە. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بازارتان چۆنە؟ سەرەتا بەخێر بێن. وڵی بازار بە هەموو خراپە. ئەگەر مەحاج نەدرێ بازار خراپە لەبەرەوەی بازاری مامون لەسەر مەعاشی ڕاوەستایە. ئێستا لە خۆت دەبینی بازارەکە چۆلە بەس ئەلحەمدولله دەبی شکر بێ. ئەوەندەی هەشە خواوەندەش دەبڕێ. کە بازار نییە بۆ جۆرەشە قەنەعاتت هەیە و سوپاسی خۆی گەورە دەکەین. طبعاً دەبی سواسی خۆی بکەی لەبەرەوەی ئەگەر ئەوەندە نەبەچمان کرد بە ئەوەندە شەیار باشە بەحام خراپە. بازار خراپە لەبەرەوەی کرێکی زۆر لەسەر دوکاندارانە مەحاج نەدرایە بازارەکە زەعیفە. ئەو کاتانی کە بازار نییە مشتریت لەلایەن نییە خۆت بە چیوە سەرقال دەکەی کاتەکان چۆن بەڕێ دەکەی؟ وڵی ئەوەی ڕاستی بێ ئەوە دەگەڕێتەوە سەر ئینسانەکان. ئەمنێک لەبارە خۆم ئێستا خۆم بۆی سەرقال کردبوو دکتۆر عەدنان هەورەمانی جێم لە دکتۆر عەدنان هەورەمانی وەگر بوو جێم لەوێ ڕاگر بوو زۆر حەزم لە وتارەکانیتی هەشە خۆی بە شتی دنیای سەرقال دەکا هەیە کاتەکەی بە بەلاش و علاج بە شتی بێ ئیسیفادە بەڕێ دەکە هەیە سەیری تیکتۆکی دەکە هەیە سەیری فەیسبوک دەکە ئەوە دەکرێتەوە سەر ئینسانەکان لە خۆم زۆر حەزم لەوەی ئەگەر هەر مەجالەکە بجێ لێرا دەگەم وڵای وە بزانم وانەی هەفتا و چارە ئەرێوەڵە سەلام ڕەحمەتوڵڵا بە کورتی دەمەوێت پێم بڵێ چیت لێ ئیسیفادە کرد یعنی کە پێشەوەی بێم چ شتێکی جێڕاوە بەلای تو زۆر کاریگەر بوو یان نوێ بوو ئیسیفادە لێ کرد؟ وڵاهی هیچ شتێکی بێ ئیسیفادە نیە دکتۆر عەدنان لەکنە من کابرایشی زۆر عەزیزە هەموو شتەکانیشی بێ ئیسیفادەیە دام نایە ئەگەر تەوابم دیسان لە حەڵقەی یەکەم ڕادەست پێ بکەمەوە دووبارەیکەمەوە بە قورعان قسەکانی جارێەوە پێش شتێکی زۆر خۆش قسە دەکا دەتباتە ناو مۆزوعەکەی ڕێک دەرێ لەوێ بووی ئەوەی زۆر خۆشە. چەند گرینگە ئینسان کاتێکەوە کاتی هەیە و دەستی بەتاڵە ئەو کاتە لە شتی بەسوود بەسەر ببە ئیسیفادەی لێ بکە زانیاری کۆ بکاتەوە بتانی خێر و با بڵێن شتی بەسوود بڵاو بکاتەوە نەک ئەو کاتێک کە هەیتی بەشتی لاوەچی بەسەر بێتەوە وەکو خۆ ئاماژت پێ کرد بەشێک لە خەڵکی بەشتی لاوەچی وە سەرقاڵن هەر بە کورتی پێم بڵێ گرنگ نییە مرۆڤ کاتێک دەستی بەتاڵە کاتەکەی بەشتی بەسوود بەسەر بباتن تەبعاً زۆر گرینگە ئینسان کە خی گەورە دروستی کردیە لەوەی دروست نەکردێ بەس بنویت و بەس جێ لە شتی بێ ئیسیفادە و سەیری بێ شتی بێ ئیسیفادە بکە ئینسان لەوەی دروست بۆ خی گەورە چاوی دایتە شتەکان ببینی دەستی دایتە کاسبی پێ بکە ئەگەر کاسبی نەبوو ئەگەر مەجالەتە بوو تەمەشا دوشتی بە ئیسیفادەکە مادەم ئەتو وەختەکەت هەیە لۆ بەزای بڕەوە. بازار زۆر باشە ناوەڵاوە هەموو دکاندارن لێیان پرسە یعنی بازارکە زۆر خراپە هەم معاژنی هەمیش تقریبان ئاخری مۆسومە بازارەکەش ئەوسا بێبارانیش تاسیری هەبوو بەخوای بێبارانی بە بێگومان تەسیری لە هەموو شتەکەیە بەڵام ئیمەش بە تایبەتی جلو بەرگە خاستە مۆسومی زستانان ئێستەمە قەمسەڵەمان نمونە قەمسەڵەمان زۆر هینابوو باران بارین و سەرما تۆزێک تاخیر بوو لەبەرەوەی ئەشیامان هەست خاستن قەمسەڵەمان زۆر لە سەمایتەوە تەسیریێتەوە هەڵی دەگرن بۆ ساڵی داهاتوو داشکانی بۆ دەکەن بەخوای دائیمەن هەموو ساڵی هەروە بووە کۆتایی وەرز داشکان لە ئەشیاکان دەکرێت بە ڕێژەی 150 هەیەست 120 زەرەریش دەکەن بێگومان ئەوەی دەمینێتەوە جارۆیە بە زەرە دەفرۆشرێتەوە لە کۆتایی وەرز ئەگەر هەتا ئاخیرشی هەر بڕوە هەدە ڕێژە سعرەکەی ناتوانین زیاتر دای بزێنین ناچار هەڵی دەگرینەوە پێدوانی خەڵک لەبەر بێپارەی ڕووی لەشتی زۆر هەرزان کردووە بێگومان وایە وڵی ینی ئەو دوسێ ساڵی ڕابردوو بە تایبەت
نەبوونیەوەی کردیا خەڵک زیاتر لە کۆتایی مۆسومەکان دێت بۆ ئەشیاکەڕین دێن داوای ئەشیای هەرزان دەکەن دێن داوای هەڕازی دەکەن هەر سەرەتا زوو ماگەک دوو ماک پاکستانی خەڵک دەڵێ هەڕازی نەکراوەیان داویشتی هەرزان دەکەن. دواکەوتنی موچە چەندێک کاریگەری لەسەر دۆخی موچەخۆران هەیە بە دڵنیایەوە و گومانی تێدانێ و قسەش هەڵ ناگرێ موچە لە هەرێمی کوردستان بۆتە بژێویی سەرەکی مۆزەف مامۆستا یعنی هەمووی ڕەبتی بە بازاڕەوە هەیە تۆ کە موچە نەدەی لێ بازاڕش نابی ئەو فەوزایی لە هەرێمی کوردستان هەیە مەبەستم لە بازاڕە 180 لەوانێ عەرەبی کورد نەبی لۆ ئەتو پاش 3 مانجی موچەک دەدەی احتفاظ بەخۆیەوە دەکا کرێی هەیە قەردارە کرێی پاسی تەڵەبەکانی هەیە یعنی زۆر خەڵک ماندووە بەڕاستی ماندووە بەدەست ئای بە تاکیت خەڵک ماندیە بەدەست ئەو حکومڕانیەی بە تاکیت دۆ هەلەو میلەتی دەکەن هاتنە سەر حازری وایە ژیان وایە تۆ کە شتێک بە عارەقە و نیچەوانی خۆت بەدەستت نێنە نەتیجەکەی ئەوەیە ئەی نەگوتێ خەڵک ئەمانەی هەڵبژاردووە و خەڵک دەنجی پێداون و ناوەڵە کە زمانی هەڵنەبژاردووە کەس هەڵی نەبژاردن بڕۆ کادری حیزب لیان پرسە ئەگەر ڕەفیقتن بزانە چەند بێزارە لە حیزبەکەی خۆی بەڵام موچەکی هەیە ناوێ دەنجێ بکە دەربارەی دوکانداری جلوبەرگیان سە بۆ تۆ دوکانی جلوبەرگش هەیە کریارە دۆکو پێویستە لە باوچینە ژوورەوە بەخوای بەعام بازارەکە یعنی هەر جلوبەرێک نییە هەموو شتێک بەعام بازارەکە زەعیفە ئەویش هەمووی دەگەڕێتەوە لە بە موچەی ئێستا و دوکاندارانەی کە یان با بڵێم ئەوانەی کە سەوزە فرۆشن تەڕە فرۆشن ئەوان بازاڕیان تۆزێک باشترە چونکە خواردن سەرەکیە هەر دەبێ بیکڕی هەبی و نەبی دەبی ڕۆژانە دابینی بکەیت بەڵام جلوبەرێک دەکرێ من جڵی ساری ڕابردوو لە بەرکەم 2 ساڵ بەر لە ئێستا لە بیپۆشەمەنیە چەندێک ئەو بێ بازاڕی ئەو بێ موچەیە بە تایبەتی لەسەر دوکاندارانی جلوبەرە کاریگەری هەیە بەخوای خۆی ئەوە هیچ عامە شتەکە بڵێن ئەو بازار زایفە بەس خواردنەکەش هەر ئەویش تەسیری لەسەر دەکە بڵێن ڕاستە خواردن ینی ناتانی خۆنەی خۆی بەس مەسەلەن ئەگەر کابراگەر مەحاشی بێتن ڕەنگە 2 ڕۆژ زارێک 3 ڕۆژ زارە گۆشتی بخواشتیت کە ینی بەس ئەگەر بازارەکە نەبی مەحاشەکە نەبیتن ئەویش ناچارە هەر ینی شتی بەسیت ئەوە دەکاتن دەکڕیتن جلوبەرگەکەش ڕاستە ئەویش ینی 2 قات 3 قات دیمە بازارەکەی کەمترە لە چاویت کە ئارە وەڵا لەکەینەوە هەیە بەخوای لەکەینەوە بڵێت هەر لەوە تێی مەحاشە و هەیلی هاتیا بڵند چەند مانگەی چ لەوانێ وابیتن ئەو بێ بازاڕەوە ناکە لە ئیشەکەی خۆت بێزاربی بەدیکۆ حچمانەرە وەڵا تو وەختەکەشت لێناڕۆ لە سبێت ئێوارەمە لێرەینا ئەگە بازار هەبیتن وەختەکەمان لێ دەڕواتن بەزەگە بازار نەبیتن ئەمە لەوانەیە ئەمە 9 سعات لێرێن لەوانەیە لەکنەمە 15 ساعتی ئیسابیتن زۆر تووشی بیرکردنەوە نابیانی زۆر بیرکەوە کاتێکە بازار نییە بکەینەوە چابی کەینەوە زعب و گۆڕێ کەینی مشتریم لۆبی بەخۆی بەدیکۆ سەتا لەوانەیە ئێستا سەتا 6 هەفتای خەرچی تووشی دەرونیش بووە لەبەر ئەو وەزع ناخۆشانە حتمما فکری ئەنتیکەی لۆ دێتن ئادیکۆ لەبەر دواکەوتنی موچە ئەوە بازار چۆن دەبی بەڵێ وڵا تاسیری هەیە کە معاش بێتن بازار دەوی بەس معاش نێتن تاسیری هەیە بەڕاستی سەلەکی و بازار بۆ شێوازەیە وڵی ئەو 2 ڕۆژە خراپ بەڕاستی
ئەو سێ ڕۆژێ والله چێ بەرپرسە لەوەی کەەوە موچە بۆ موچە خۆران دابین نەکا و بازار ئەوە نەبوژێتەوە والله شيء حكومته نيا قا حكومة مسبداتن بازار ده بيتن راستي چەندێک ناڕحەتی نیگەرانی کە بێ بازاڕیە والله زور نيجراني براستي كبازار نبيتن زوق الدكان جاي براستي شيء جا قرص ده براستي ژیانیان قورس کردو لە خەڵک هذا والله بالتأكيد فرصة هذا والله ئەو کاتانەی کە لێرە بازار نییە خۆت بەچیەوە سەرقاڵ دەهێ في هل موبايله فيسبوك تمشى فيسبوك يا كان هذا وين سكان بە بڕوای تو کاتێک لە دوکانەکەی خۆتدا وەکو پێویست شت نافرۆشی و داهاتێکی باشکۆ ناکەیەوە کاتێک دەگەڕێ و ماڵەوە زۆر جاران کە داوا کاریان هەیە لێت تووشی کێشەی کۆمەڵایەتی برو عندك شتي ناتاي مخري دا كان مثلا ارزاق لون باري مول دي رئيس دي وشتانا نيه باري براستي هذا والله دواکەوتنی موچە کارگی لەسەر بازار هەبووە والله زوز تأثيرها براستي عري والله است بازاري مرات ربطي بعربي عربي حبيتني بازاري عربني بازارني ینی چاوتان لەوەی کڕارەکانتان عربی عري والله حبز عربي است باش ئەی کوردەکان كردك ديكا كيس باري بينيا حزي اشتكى شتي باش هرزان ولا شتي باش هرزان جنيا اشتكى استكى اجا باش دي قصه جرام بيتن بس عربي كان راسي مش لي بارينيا بس كردك بس حزي اشتي هرازيو ناخشنا فقري والله ینی کاتێک کە موچە دێت حەز دەکەی تۆزێک کڕیاری کوردیشتان بۆ پەیدا دەبێت صلصت بعض زود تأسيدك مع عجبتن بعض زوز باش دي بيتن بتابتي كروجاني عطليه مثلا مع جهات بيتن عطليه خاصه شومان بعض زوز باشا بس استوى زمان كاك بنزابين روج مثلا بنزاب معجنات يعني كاك زوز تأثيرية كابريه مثلا كرياتيا هي من داري مثلا خوشيه بازور تأثير دي لسه أشتانا هاوڵاتی کوردیش نایە بۆ نەکڕیار بڵێ جلبەگەێکی زۆر زۆر هەرزانم دەوێت تەنها منداڵەکەی خۆی پێدا بالقرآن هي دري يبال لبدكم هي دري يمدالك عندي دام خوش كان عندي أون لبردكانو بصر لبردكانو يسمى مشتري ما عندي ذاك كان هرزانهم دي بس مدالك مش زوان لبش خاين لبكاتهم سما جو خوي ابزو لما تعلمي دي بخوش اسمه زوزو هرزان كرديما ڕۆژی وان نییە لەسەر زەرر بڕۆن ینی نەک داهاتی خۆشتامە دەزنێنەوە والله كيس مشتري بريده كم صار كنت موسع خذ دم ويس خان زمان في سبيل اشتكى برواتن عارف اخوي يزيد خازازينيا تەنها ئەو مۆدێلە بەسەر بس انا كم ما مش هرزان ما كردي راستي اشتكوها الحمد لله بتما اخوي قولوا ما سانك ان شاء الله مع 10 كاش ديت انه بتما اخوي قولوا الخدمه دين ستة بخير من اخوي السلام عليكم والسلام ورحمة الله بريء من لحابة يدخلون دفلوشن براستي وزق مان لو بريش الرداية جنجي كردستان بوته اليوم تمشى ستايل ما كتاب مريتشيو يا ربي خويا جان شو بقى كذاك خويا حق ما شحد المال بنيدي بشي كردستان براستي جنجي كان مان لو بري خراب يدانا اساسيا رجالنا مش الجن خارج عندك ممداك مرجالنا امي وابي الجنة هي تحت اقدام الامهات يوادارم جنجي كان لبخاتي دا شانرون ياك لي يجي قلت باماسي مخبز ناكرم كردستان يعني بداك ناروي أنا والله الجنة وهي تحت أقدام الأمهات بيغمر صلى الله عليه وسلم دري سيزار داك يكزار دار أمي وأبي أي بو جنزكاني ديك اللي ملاته درون لا تسيب يزار من أو خاكي بسكيك لو خاكا سوانا نايدن بازار بيغانا أجر ببي بقولا دنيا بكي بقولا أبي برزيل أخولا وكاري نبوني بازار بوسي دقرين والله هم لساي هلي قرين لساي أويكا رغم دين ما متسنة داك بام معاش خورن داك دقاوده بام لدايريا بين كاركزارا باسون سي مانزارك معاش ودك برايتو اما برايو دسين بوندي اتقوا النار لو بالشقدر ما خير خواسانا بهالبريو ناس انما والله تلعبوش جفوش ما اوش جاني كان زكان جاني كان كرستانا اليوم السكتر بو اليوم تنسكا يك دقا بيمري كرياري شدنيا والله بهزاري قالوا كتيا حفتي دوزار عبلوستين ولدقرم ايش تر بيمنافلوش براستي لو بري خلاب يعني يا ربي خويا شبو هاي داكي ام نوت سيما ده صار كان زي ما بيش لو صار والله اون دي دو تسال شهر زاد ليز اي لاف يو فيلا جيسوسا
منیشت نینە لا والله I'm teacher speak English I'm not speak Kurdish I don't speak British ده قربان تادم يا ربي خواهي قرر الشركة تانكا بجي ديني إسلام بجي ديني الله يبا قرباني الله يبم بجي كردستان يوادانم كان سكان نرو اللي بقون دري جاتشو لەکیوە تۆ لە بازار کار ولا دەکەیت اللواتي عملوا 6 سنة ليرما هذه من باخ بيش 8 سنة تقريبا إلى من دانا بعرض ما ورقتيها باشا لەو 30 ساڵی ڕابردوو إيه. قەت بۆچی هێشتا هاوبێ بازار بووە كورنا والله برا لبداية كهاتنا إيرا توزيع أيني بازار نبو خلق هشتا نهاتي إلى بازار نكلابوها بس والله لدعاء بازار فريانا عكوتي لدو هزارو دوازدو دا نتزاني باري لشوي داني أي بوزة زور ده هذا وقت ستا حفظك زور بو بلا متيشي عندها لما ئەو کاتانەی کە با بڵێم بازار نییە خۆت بەچی و سەرخاڵ دەکەیت والله بس بدو قصي خوشو بدو نكتي خوشو ببيكنينو بوايدي هاد بوايا ما بس صار قلبي کەینی وەزعات چا دەوی والله اخوات زاني ان شاء الله اخوات ساككا ادي ومن يتوكل على الله فهو حسبه بس اخوات ساشبكا بكت انا ابي باخوا تەنها بەخوا بس باخوات سادبي همشتك انا والله بتكس انا ابي سباستا كم كره زوان ئەگەر پارە هەبووایە پێم وایە تو مۆدیلی زیاتر دەینا و کاڵای زیاتریشت دەبوو بێگومان وایە برا ئەمە ئەنی پێشتر 2014 15 ئەوانە ئەو وەختانە ئەمە 2000 3000 وەز بە ئەشیامان دەیناوە هەنی دوکان هەموو ئەشیا دەڕۆی مەشەڵە پڕمان دەکردەوە بەڵام لە 2015 دەتوانم برم هەتا ئێستا ئەمە یەک وەز بە ئەشیای دێنین هەتا کۆتایی وەرس لی دەفرۆشین فەرمەوە دەژمنێتەوە ناڕوە هەمووی زۆر ینی دابەزیە بازار لە چاو پێشتر ئەوەندەی من لەگەڵ تۆ بووم کەس نەیگوتە سەلام عەلەیکوم هەر لە بەیانی شۆوا بووە ئەرێوەڵا برە نەک لە بەیانیەوە تقریبان پێش سەری ساڵیش هەروە بوو دوای سەری ساڵیش تقریبانەوە مانگە گڕۆیە هەموو ڕۆژێ ئەو هایە دوکاندار هەیە تا کاتژمێر 4 عەسەر هەر سەفتاحی نەکردی یەک پارچەشی نەفرۆشتیە هەیە پارچەک دوو پارچە دەفرۆشی هەتا بڵێن پێش ڕەمەزان و ئەو وەختانە شەرەوها بۆ شێ وەردەوام دەبی کارەکەی ئەو بێموچەیە کە موچە دابەش ناکرێت ئەکیید بە بێموچەیە هەموو ئیشک ڕەبتە بە موچەوە هەتوو ئەگەر موچە نەدرێت سەیاق تەکچێک ئیشی نابێت دوکاندارێک بازاری نابێت ڕسک فرۆشێک ناتوانێت ڕسکانی سافکە هەمووی ڕەبتە بە معاشەوە کە معاش نەبوو بێگومان هەم ئیشەک ڕادەوەستی بۆ نایدەن والله هێزە بنێم ینی پرسیار لەم بکەی هەرچی بڵێ زیادەیە هەرچی بڵێ ئەمن منداڵ بووم کێشەی موچە هەر هەبوو کێشەی بێئاوی هەبوو بێکارەبایی هەر هەبوو هەتا ئێستش هەرو کێشانەماوە لە هاوینان ئاونیە لە زستانان نەوت نییە هەتا ئێستا هەر بەردەوامە هەرچی بڵێ هەر قسەک بکەی هەر زیادەیە ئەوان ناستە بەرجێوان و بەها دەرە قسەکە گوێ لە خەڵک ناگرن بێگومان ئەم لەوەتی ببینم دێوە مشکیلانە هەر هەیە هەتا ئێستش چارسەر نەکراوە و بەردەوامیش دەبی دڵنیە بەڕێزن سپاس برایوری بەشێک لە خەڵکی ناتوانن دیفاع لە قوتی خۆیان بکەن لە موچەی خۆیان بکەن تەنانەت بن کاتێک بە بازاردا دێم گفتوگۆ دەکەم لە خەڵک دەپرسم بازار چۆنە کاکە لێمان گەڕێ با تووشی مشکلی نەبن یعنی با تووشی کێشە نەبم بۆچی خەڵک ئەم تێڕوانەی لەلا دروست بووە دەزانیت خەڵکیان تووشی وهام کردیە تووشی ترسان کردیە زیرانەش خۆی برادەشۆی کورە نەکەی قسە نەکەی ها بەخوای ئەوەش دەبڕن لێت نابێ سەحێ موچەکەی خۆت خەڵکیان توش ئەو هەموو ترسە کردیا ئیتر خەڵک وەک دەڵێ کرای خۆی گرتێ و بانەی بە ئاخیر هەش بادەی بە ئیمامی عومەر خوای گەورە کە خۆی دروستی لۆ خۆشی دەویست پیاوەکی بەجەرگ بوو پیاوەکی ئازا بوو ئێوەنە خەڵکی بجەرەتی بجورەتێبی ئەنجو باز لە مافی خۆ دوکەی ترسی لۆچیە کاکە ماف ئێتو کە شاگردێک لە دوکانەشی 29 ڕۆژ مانگە داوام دەکای نای موچەکەی بدەی یعنی حکومڕانی وایە ئێستا حکومڕانیەوە باعد لە بەغدایە دێ موچەت لە بەغدایە دێ نەفتت لە بەغدایە دێ بنزین لە بەغدایە دێ دار و بەر لە بەغدایە دێ ناوێت لە نای حکومڕانی ئێکا حکومڕانیەوە بەغدا موچەکە نانێت چی دەرێ حکوومەتیارێن
ئێوە تەیفسامی دەرێت 12 موچەم نردیە ئەوە لیژنەکاری دروست بووە. تو باوەڕ بە وەزارەتی دارایی حکوومەت هێرێم دەکەی یان بەقسەکانی تەیفسانی؟ وڵای من ئێستا لە مزگەوت تیژمەلا هەندێک دوعای دەکەن ناڵێم ئامین ناک حکوومەت یاێ قەنەعاتم وایە ئەو مەلایە ئیشەشی بەو دوعای هەیە. باش لەسەر دروستی نێوان ئایا تێگەیشتم لە وەڵامەکەت بەڵام هێشتا بە ڕوونتر دەمەوێت یعنی قەنەعات بە قسەکانی حکوومەت هێرێم نییە. نەوەڵڵە ئەمێن خەڵگانێ بناسی لە سوۆسیال میدیا خەڵگەزانی من نهاتی مەسەر حازری قوربانیماندایە لەو وڵاتی لەو حکومڕانیەی تێدەگەی کە من گلەیم هەبی من باب هەزار ڕەحمەتی بە زیندانی سیاسی بوو وەفاتیشی کرد زیندانی سیاسەکەی نەدیت. منیش داکەم زیندانی سیاسەت ئێستا دینارمان وەرنەگرتووە وەکوی تۆ. چێ بەرپرسە لەو ئیشێ باب لە ماڵەوە ئەگە ئەولادەکەی بە جوانی بەخێو نەکرد کچووکڕەکانی بە جوانی بەخێو نەکرد مەفهومی ئەو بابەت چییە کا پێم بڵێ یانی لۆ پێڵێن باب ئێوە نیە عەزیزی. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو و تێڕوانی بەشێک لە کاسبکاران بوو لەسەر دواکەوتنی موچە و کاریگەری لەسەر دۆخی موچەخۆران و دۆخی بازاڕیش ئەمە یەکێکە لە بازاڕ ملیەکانی شاری هەولێر. ئێستا دەیبینن چۆڵە بەڵام کاتێک کە موچە دێت ئەم بازاڕە جمەی دێت کاتێک کە خەڵک گیرفانی پڕا خەڵک دێتە بازار و ئەو پێداویستیانەی کە پێویستێتی دەیکڕێت بەڵام هەر کاتێک کەوا موچە دوا دەکەوێت بازار بەم زۆر و بەم شێوازە چۆڵی پێوە دیارە و ئەو کەسانەی کە لەم بازاڕەشن بەشێکی زۆریان دەتوانم بڵێم هاوڵاتی عەرەبن ئەوان دێن لەم بازاڕە ئەو کاڵایانیان و شتانەی کە پێویستێتیان لە بازار بۆ خۆیان دەیکڕن بۆیە بەشێک لە کاسبکاران چاویان لەوەیەکەوە کڕیارە عەرەبەکان بڵێن مەرحەبا تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.